کۆبوونەوەیەکی ڕاوێژکاریە بۆ خێراکردن و سەرپێخستنی هەنگاوەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. لێرە هەمووان هاوڕان لەسەرەوەی سەرباری هەوڵەکان، بەڵام هێشتا گەندەڵی و بادەردانی داهاتی گشتی لە بەشێک لە دامەزراوەکانی دەوڵەت بەدی دەکرێت. پێویستی بە هەماهەنگیەکی گشتی هەیە دادگاکان بەو کارە هەڵبستن، داواکاری گشتی ڕۆلی خۆی ببینێتن و دەستەی دەستپاکیە. لەگەڵ ئەوەش ئەمانە هەمووی پێویستی بە دەعمێکی سیاسی هەیە. ئیرادەی سیاسی ئەگەر لەگەر نەبوو ناتوانێت کاریگەری خۆیان هەبێتن. پەرلەمانی کوردستان و دەستەی دەستپاکی و دامەزراوە یاساییەکان لە دیارترین ئەو دامەزراوانن کارکیان بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. ئەوانیش ناوی شارنەوە و نیگەرانن کە وەک پێویست کار لەسەر بەرەنگاربوونەوەی گەندەڵی نەکراوە. ئەندامانی پەرلەمانی کوردستان بە دەیان دۆسیە گەندەڵیان ئاڕاستەی حکوومەت کردووە، ئاڕاستەی داواکاری گشتی ئەنجومەنی دادوەری و دادگاکان بەعام، بەڵام تاوکو ئێستا کاری لەسەر نەکراوە. هیچ ئیرادەیەکی سیاسی نییە بۆی کار لەسەر دۆسیەکانی گەندەڵی بکرێت. ئەرکی دادگاکان ئەوەیە کاتێک کە ئەم داوایانە بەردەچێتە بەردەمی دادگاکان لێکۆڵینەوەی تیاکەنەوە، پاشەوەی کە لێکۆڵینەوەی پێویستیان کرد کەسانی گەندەڵکار دەستنیشان نەکرێن، ئەو کەسانەی کە تۆمەتبارن، پاشان دۆسیەکانیان ئەنێرێ بۆ دادگاکانی سەرۆتر تاوەکو سزا بدرێت. لە ماوەی پێشوو لە مجموعەیەک فەرمانگەی سلێمانی دیاردەی گەندەڵی هەبوو، یەکێ لەوانە شارەوانی سلێمانی. ڕێکاری پێویست گیرایە بەر داواکان کرانەوە، کەسانی گەندەڵکار یان ئەوانی کە تۆمەتبار بوون لێکۆڵینەوەیان لەگەڵ کرا، وتیان وەرگیرا، ئیستیجواب کران و بە زۆری ئەم داوایانش لە ماوەیەکی کورتە ڕوبەڕووی دادگای تاوانەکان ئەکرێنەوە بۆ ئەو کەسانە سزای خۆیان وەربگرن. هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی چاکسازی لە سەرجەم سێکتەرەکان ڕاگەیاندووە، بەڵام وەک دەوترێت سنووردارکردنی گەندەڵی لە هەستێکی فراوانتردا پێویستی بە بەرەنگاربوونەوە هەیە. لە سەراستی دنیاش عێراق لە ڕیزبەندی شەشەم وڵاتی گەندەڵدایە. لە نێو ئەم ژینگەیەدا لە سلێمانیەوە بە فەرمانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆسەیەکی گشتگیر بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەستی پێکردووە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.